لەبارەی کاریگەریەکانی ڕاگررتنی بەشێک لە گەشتە ئاسمانیەکان لەگەڵ بەڕێز کاپتن نەمیر قەیسی فڕۆکەوانی مەدەنی لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی بەغدا گفتوگۆ دەکەم هەر لە بەغدا لەگەڵما. کاپتن نەمیرم کاتت باش، زۆر سواز بە ئامادەبوونت لەگەڵمان. دەمەوێت تۆ پێم بڵێ دۆخەکە بوو شێوەیە مەترسیدارە کە بەشێک لە کۆمپانیاکان گەشتەکانیان ڕاگرتووە؟ السلام عليكم. بەڵێ سڵاو لە ئێوە، من دەمەوێت بە زمانی کوردی پێتان بڵێم ئێوارەتان باش. لە ڕاستیدا ئەو گرژیانەی لە ناوچەکە هەن لە پیشەسازی فڕۆکەوانیدا کاریگەری زۆری لەسەر گەشتە ئاسمانیەکان هەبوو، ئاویش بووەتە هۆی سەقامگیریەک لە دەرونی هاوڵاتیان و هەروەها سیاسەتی ئابووریشدا و ڕەوتی سیاسیش. لە ڕاستیدا ئەمە لە هەندێک فڕۆکەخانەدا ئاستی ئامادەباشی و ئاستی چۆن بڵێ لە کەرتی فڕۆکەوانیدا گەیشتۆتە خاڵی نارنجی واتە پرتەقاڵی واتە ئامادەکاشەکان بەرز کراوەتەوە لە هەولێر و نەجەف و بەغدا بە تایبەت. چ بنەمایەک ئاسمانی ئەم ناوچەیە بەکار ناهێنرێنی ئەو شوێنانی کە هەڵبژێردراون بەشێک لە کۆمپانیاکان گەشتەکانیان لەوێ ڕابگرن، هەندێکیان تا ئەمڕۆ، هەندێک تا 12 مانگ، لەسەر چ بنەمایەکە؟ لە ڕاستیدا دۆخی ئێستا دۆخەکە زۆر هەستیارە بۆ ئەوە زۆر گرنگە کە گەشتە ئاسمانیەکان ڕابگیرێتەوە، هەروەها ئەو بڕیارەش بۆ پارێزگاریکردنە لە سەلامەتی فڕۆکەکان و کۆمپانیەکانی فڕۆکەوانی و هێڵی گەشتە ئاسمانیەکان و ئەگەر خوا نەخواستە لە ئەنجامی کردە سەربازیەکاندا شتێک ڕوو بدات، ئەوە دەتوانین بەو بڕیارانە یادەگی خۆمان وەربگرین، چونکە ئەمەش لە هەندێک ڕۆوە ڕاستە بووەتە هۆی هەرسهێنانی هەندێک کۆمپانیا فڕۆکەوانی، بەڵام ئەوە بۆ سەلامەتیە و لە دەسەڵاتی فڕۆکەوانیشدا هەندێک ڕێنمایی دەرکراون بۆ پارێزگاریکردن لە گەشتی ئاسمانی و ڕەوتی فڕۆکەوانی و لە پێناو پاراستنی سەلامەتی گیانی گەشتیاراندا. جۆخی بەشێک لە وڵاتانە ینی بەردەوام ئاوا ئاڵۆزە، ئاسمانی عێراق، سووریا، لوبنان، ینی بۆچی ئێستا ئەم بڕیارە دراوە؟ بۆچی کۆمپانیاکان ئێستا ئەم بڕیارەیاندا؟ لە ڕاستیدا دۆخی ئەمنی لە ناوچەکە لە گرژی زیاتر بووە، واتە ئێمە گوێبیستی ئەو هەموو هەواڵانە دەبین لەبارەی گرژیەکانی ناوچەکە، بەڵام ئەو ناوچانەی کە هەواڵەکان تیاندا زۆر گەرمن بە شێوەیەک لە شێوەکان هەڕەشەکان زیاترن، هەروەها با بڵین لەوانەیە ئەگەری سەربازی تیاندا زیاتر بێت، بۆیە کۆمپانیاکانی فڕۆکەوانی ئەو بڕیارەیان دەرکردووە لە پێناو پاراستنی سەلامەتی و هەروەها بینیمان لە ڕۆژانی ڕابردوودا چەند فڕۆکەخانەی حەریری لە لوبنانیش داخرا بەهۆی ئەو گرژیانەی کە لە ناوچەکەدا هەن، بە تایبەت گرژیە سەربازیەکان لە ناوچەکە. بۆیە وەستاندنی گەشتە ئاسمانیەکان لە فڕۆکەخانەی ڕەفیق حەریری و هەروە هەندێک فڕۆکەخانەی سووریا لەبەر ئەوە بوون بۆ پارێزگاریکردن لە سەلامەتی گەشتیاران و کۆمپانیاکانی فڕۆکەوانی. کاپتن، هیچ ژمارەیەکت لایە پێم بڵێ کە چەند گەشت ئێستا لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی بەغدا ڕاوەستاون؟
والله حقيقة لراستيدا راوستان نكا بو مواكي كرد بولا فروكا خاني بغدا اجينا همو بلام من ناتوانم اجماري كي دياري كراود بدا ميكا بليماتو اوندا جماريا لا قشت اسمانيا كان وستين راون لو مويدا وهروها قرجيك وهالشونيك لا الروتي قشتيران دهبو بلام لا سباس بو خدا كأم دو خمانتي براندو ام روش هموش يعني استا قشتكردن هاتن و چون لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی بەغدا ئاساییە؟ اي نعم بالي استا روتي فروكواني بدياري كراوي لا فروكخاني بغدا اساي بوتاو همو دوخكا لجير كنترول دايا ولا استيكي برتيج دايا هروها لوانيا عندك بكوتني تكنيكي هابن كاغشتكانيان دو اخست بيت بلام او بهوي هوكاري امني ونبوه دصلاتي فروكواني هيتش هوجداريكي بڵاو نەکردوتەوە لەبارەی گەشتی ئاسمانی هەروە هیچ هۆژدارێکی دیکەش لە فڕۆکەخانەی ناوچەکەدا بڵاو نەکراونەتەوە و هەموو گەشتە ئاسمانیەکان بە سەلامەتی ئەنجام دەدرێت. دەستخۆش ئەو کۆمپانیانی کە گەشتەکانیان بۆ ئاسمانی ئەم ناوچەیە ڕاگرتووە هیچ ڕێگایەکی جێگرەوە نییە تاوەکو بەکاری بێنن یاخود بە تەواوەتی بایکۆتی ئاسمانی ئەم وڵاتانەیان کردو و نایەنەوێت بێنە ناو وڵاتانە ئێستا؟ ڕاستیدا هەندێک کۆمپانیا ئەوانەی کە گەشتەکانیان وەستاندنی گەشتەکانیان ڕدادەوەستێنن بۆ هەندێک وڵاتی دیاریکراو بۆ نمونە لەوانەیە درێژترین ماوەیان بۆ ئەوە بێتن کە دڵنیا ببنەوە لە سەلامەتی خۆیان هەروەها لەوانەیە بەهۆی دەرکردنی بەیاننامەیەک بێتن لە خودی ئەو وڵاتەی کە گەشتەکانیان بۆ ئەو وڵاتە قەدەغە دەکەن کاتێک ئەوان بۆ خۆیان ڕادەگەینن کە گەشتە ئاسمانیەکانیان وەستاندووە ئەو کات کۆمپانیەکانی فڕۆکەوانیش گەشتەکانیان بۆ ئەو فڕۆکەخانەیە دەوەستێنن ئەگینا هیچ دواخستنێکی هیچ گەشتێکی ئاسمانی لە بەرژەوەندی نە لە هاوڵاتیان نە هیچ وڵاتێک و نە کۆمپانیەکانی فڕۆکەوانیدا دەبێت بەڵام هەر هۆژداریەکە بدرێت و یاخۆت وەستانی گەشتێک ڕابگەیەندرێت ئەوە لە پێناو سەلامەتی گەشتیاران و کۆمپانیەکانی فڕۆکەوانیە چونکە وەستانی ئەو گەشتانە لە بەرژەوەندیش لایەنێکدانە ئەگەر هیچ هۆکارێکی ئەمنی نەبێت مادام لە بەرژەوەندی هیچ لایەنێکدانە ئێوە پێتان وایە کە بڕیاری ئەو کۆمپانیانە دروستە بۆ ڕاگررتنی گەشتەکانیان چونکە دیار نییە ئێران کەی تۆڵی کوشتنی ئیسماعیل هەنیە دەکاتەوە؟ ئەوەی ڕاستی بێت ئێمە قسەمان لەسەر لانی کردەی کرد کە باسی لانی سیاسیمان نەکرد بەڵام فڕۆکەوانیش بەڵێ لینکێکی لەگەڵ سیاسەتداایە کە ڕێکارێکی پێویستە ڕێکارێکی زیرەکانە لەلایەن کۆمپانیەکانی فڕۆکەوانیدا هەبێت و هەموو ئەگەرێک لە بەرچاو بگرن لەوانەیە دەستەبەری سەرەتا دەستەبەری سەلامەتی زۆر کولفەکەی گران بێتن یاخود هەر بڕیارێکیش لە دەرەوەی ئەو بڕیارە بدرێت لەوانەیە ئەوە مجازەفە بێت یاخود سەرکێشی بێت لە کاتێکیشدا دەبێت ئەمە ترسێکی سەرانسەری کە هەموو ئاسمانی ناو وڵاتەکە دابخرێت و ڕێگەی داهاتنە ژوورەوە و چوونە دەرەوە بەهۆی کردەی سەربازیەوە دابخرێت و بەڵام بابەتی سیاسی لە نێوان وڵاتان ئەوە ئێمە پەیوەندی بەلانی سیاسیەوە هەیە و ئێمە ناتوانین چونکە لە نێوان وڵاتاندایە ئەوان کۆمپانیەکانی فڕۆکەوانی زانیاریمان دەدەنێ ئەگەر ئاسمانەکە دابخرێت یاخود دانەخرێت یاخود فڕۆکەوە خانە بەکار بهێنرێت یاخود بەکار نێنێت و بۆ سەلامەتی زۆر سپاس دەکەم بۆ ڕوونکردنەوەکانت کاپتن نەمیر قەیسی فڕۆکەوانی مەدەنی لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی بەغدا. دەستخۆش.